تا ئێستا بە فەرمی حکوومەتی عێراق داوای لە هێزەکانی پێشمەرگە نەکردووە بەشداری شەڕی حەویجە بکەن و هاوکاری هێزای عێراقەکان بن لەو شەڕەدا. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت پێشمەرگە و سنوورانەی پاراستووە، هیواشی خواست هەمانگی تەواو هەبێت لە نێوان هێزە ئەمنیەکان تا پێکەوە کار بۆ سەرکەوتنی ئەو شەڕە بکەن. دەربارەی ئەم مەوزوعی ئێستای ڕزگارکردنی حەویجە، ئێستا بەردەوامی هێزەکانی عێراق تا تەحەشودیان هەیە لە سنووری سەلاحەدین و گەیارە و ئەوانەت. ئێمە دانیشتنی تازەمان نەکردووە لەگەڵ هێزەکانی عێراق. پێشتر دانیشتنمان کۆبوونەوەمان هەبووە و پلانمان هەبووە بە هاوبەشی حەویجە ڕزگار بکەین، بەڵام ئێستا شێشتان نەگەیشتۆتەوە قۆناغا. من دوێنێ گوێم لە لێدوانێکی وزارەتی بەرگری عێراق بوو باسیەوە کات کە ئێمە لە ڕزگارکردنی حەویجە لەگەڵ پێشمەرگە بە هەماهەنگی ڕزگارەکەین. من لەگەڵ ئەوەیان لە هەموو لایەکەوە کە پێویستمان بۆیە لێدوانی ئاگرینمان نەبێ بەرامبەریەک، لەبەرەوەی دوشمنێکی هاوبەشمان هەیە و تا ئێستا شەڕی هاوبەشەکەین دژی ترۆر و هیوادارم لە ئایندەشە ئەم هەماهەنگیە بەردەوام بێت. ماوەی چەند ڕۆژێکە حکوومەتی عێراق ئامادەکاری بۆ ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی قەزای حەویجە دەکات و هێزێکی زۆری جوڵا پێکردووە. ئەندامێکی ئەنجومەنی قەزای حەویجەش دەڵێت شەڕی قورسی داعش و هێزای عێراقیەکان دەکەوێتە زنجیرە چیای حەمرینەوە، چونکە داعش لە نێو قەزاکە و دەوروبەری بەنیازی شەڕکردن نییە. ئێمە حەزەکەن حەویجە بە کەمترین جەرەر ئازاد بکرێتن و ئەتوان ئەگەر بێ و حسارێک عسکەری زیاتر و قەسفی طیران زیاد بوو ئەتوانین معنەویاتی ورەی داعش بڕخەین و ئینشاءالله داعش ئەو قووەتەی نییە کە بتوانێت شەڕ بکاتن و زوو ئەشکێتەوە ئینشاءالله و حەویجە بە کەمترین زیان ئازادی بیتن. لە شارەکان کەم دەکرێتن شارەکان بەستەنا بۆ ناسیفە و مفەخەخات و ئەنفاقمان هەیە، بەڵام لە چیاکە شەکە قورسە. بە پێزانیاری ئێوە چەند چەکداری داعش لە 1600 داعشی هەیە، بەڵام زیاتر داعشەکانی حەویجە وا خۆیان تەسمی دەکەن. پێشبینی دەکرێت لە شەڕی ئازادکردنی حەویجەدا هەمان سیناریۆی شەڕی مووسڵ دووبارە ببێتەوە و پێشمەرگە بربەستی یەکەمی داعش بشکێنێت و ڕێگا بۆ هێزەکانی سوپای عێراق بکاتەوە تا لە باشووری کەرکووکیشەوە 3 بەرەیتری شەڕ بۆ سەر حەویجە بکرێتەوە و بە کەمترین ماوە کۆتایی بە داعش لەو ناوچانە بهێنرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.